ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئەی ئەو کەسانەی کە تەنها و تەنها ڕەزامەندی خوای پەروەردگار لە مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا لە ماڵەکەی خۆیدا کۆی کردوینەوە، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوا لە شەوی نازڵبوونی قورئاندا، لە شەوی 27 پڕ بەرەکەتی مانگی ڕەمەزاندا لە ئێمە و سەرجەم ئیماندارانی ئومەتی موحەممەد بێ صلی الله عليه وسلم. یەک بەیەکی جەنابتان لە هەر گەڕەکێکی شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە هاتوون، لە هەر شار و شارۆچکەیەکی ئەم هەرێمی کوردستانەوە کە جەنابتان لە دوور و نزیکەوە هاتوون، ڕووتان نەکردوتە ماڵی کەس، ڕووتان کردوتە خانەی خوا. یا ڕەبی بەخێر بێن، ئێمەش لە ستافی مزگەوتی ڕێگەی بەهەشت لە خزمەتتان داین، خوای گەورە جەزای بەخێرتان بداتەوە بە هەر هەنگاوێک کە بۆ ماڵەکەی خوا ناوتانە. ئای چەند شادمانم ببینینی ئەو دڕوخسارانەی کە هیچ کارێکی دنیاییمان بەیەک نییە، بەس لەبەر خاتری خوا یەکترمان خۆش دەوێ. ئای کە خۆشە ئەم مەجلیسانەی کە تەنها مەحەبەتی خوا کۆمان دەکاتەوە. ومێدەوارم کە ئینشاءالله لە شەوی نزولی قورئانی پیرۆزدا با بچینە خزمەت قورئان. خوای پەروەردگار دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر. قورئان لە شەوێکی پڕ ڕێز و حرمەتدا دابەزیوە. ئەم شەوی قەدرە لە لای خوا شەوی ڕێزە. لە سوورەتی ئەددوخان ئایەتی 3 دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی مبارەکە. ئەم شەوە کە قورئانی تێدا دابەزیوە شەوێکی بەپێزە، شەوێکی پڕخێر و بەرەکەتە، کەواتە قورئان لە سوورەتی ئەلقەدر و لە سوورەتی قەدر و لە سوورەتی ئەددوخاندا دوو وشەی بەکارهێناوە، ڕێز لەگەڵ پێز، وشەی حرمەت لەگەڵ بەرەکەت. البەرەکەت ثبوت الخەیر الإلهی فی الشەیء. هەمومان وشەی بەرەکەت بەکاردێنین. بەرەکەت واتە چەسپاوی، چەسپاندنی پیت و پێزی خوای پەروەردگار لە شتێکە، یعنی بەرەکەتی خوا، پێز و ڕەحمەتی خوا دەکەوێتە ئەو شتەوە. ئەو شتە هەر شتێک بێ پێی دەڵێن مبارەک. جا سبحان الله خوا دەفەرمێ ئەم قورئانەی کە لەم شەوە پڕڕێزەدا دام بەزاندووە زۆر مبارەکە. ئەم شەوەش زۆر مبارەکە، بۆیە سەیەکەی قورئان بەو حەجمە بچووکەی ئەوەندە بەپێزە، هیچ تەفسیرێک هەتا قیامەت ناتوانێ ماناکەی تەواوکە. هەرچی دێ لەو مەیدانەدا چەپکە گوڵێکی خۆی دەخاتە سەر و هێشتا بووە نەخۆشەکەی تەواو نابێ. جا بەڕێزان، ئەوەی ویستم لە خزمەتتاندا لەم شەوە مبارەکەدا لە زنجیرە باسی بڕوانەدا لە زنجیرەی ئەم ساڵدا تەواویکەین ئەوەیە دووشەی ڕێز و پێز، قەدر و مبارەک. پێمان دەڵێ لە هەر شوێنێکی دنیادا خۆشەویستانم کە مزگەوت و ماڵی خۆشمان بەجێهێش کە ڕەمەزانیش تەواو بوو چوینەوە مەیدانەکانی ژیانەوە، ئاگامان لەم دوو وشەیە بێ. خوا بۆ قورئان و بۆ شەوی قەدر ئەم دوانەی بەکارهێنا، ڕێز و حرمەت لەگەڵ پڕبەرەکەتی. دڵنیا بن، دڵنیا ئەوە فەرمودەی خوایە، لە هەر شوێنێ ڕێز و حرمەت هەبێ بەرەکەتی خوا لەو شوێنەیە. هەر ماڵێک ڕێز و حرمەتی تێدا بێت دڵنیا بن بەرەکەتی خوای تێدایە. هەر مزگەوتێک ڕێز و حرمەتی تێدا بێ، ڕێزگرتنی مامۆستا بۆ مەئموم، ڕێزگرتنی مەئموم بۆ مامۆستاکان، خۆشویستن و تەبایی لەبەر خاتری خوا، باڵباڵنێن نەکردن و دژایەتی یەکتری نەکردن، ئەو مزگەوتە بەرەکەتی خوای تێدایە. خوا مزگەوتی ئەمە و مزگەوتەکانی کوردستان هەموو لەوانە بن. هەر دەستگایەک، هەر شەریکەیەک، هەر شوێنێکی کار و کەسابەت، وەڵڵا دوکانێکی بچکۆلە ڕێز و حرمەتی تێدا بوو، خوا بەرەکەتی بەسەرا دەڕێژێ. هەر زانکۆیەک، هەر شوێنێکی خوێندنگا لە بنەڕەتیەوە تا دەچێتە زانکۆ، حرمەت و ڕێز و شەخسیەتی تێدا بوو، ئەدەبی تێدا بوو، بەرەکەتی خوا لەو شوێنەیە. چونکە ئەم دوانە لە شەوی قەدرا دەرسە گەورەک هەیە، پێمان دەڵێ ئاگاتان لە دوو شت بێ، ڕێز لە ناوتاندا لا نەچێ، ئاگاتان لە ڕێز و حرمەت بێ. بەڵێ ڕێز جوانترین پێناسەی مرۆڤە، ڕایەڵەی خۆشەویستی و پەیامی مرۆڤ دۆستی و شوناسی ژیری و ژیار و شارستانی بوونە. هەموو مرۆڤەکان شایانی ڕێزن، هەموو مرۆڤێک دەبێ ڕێز و حرمەتی لێ بگیرێ. بەڵام بەڕێزان، کۆڵەکە و بناغەی ڕێز و حرمەت سێشتە کە ئێمە ڕەملە لەم وتارەدا بەس بەشی یەکەمە گرنگەکەی پەیدا فریاکەوین. ئەویش ئەوەیە خوا پێش هەموو کەس باسی کردووە لە دوای خۆی، ئەویش دایک و باوکمانە.
گەنجە جوانەکانی یاخوا بەخێر بێن بۆ مزگەوتی ڕێگای بەهەشت چاوی یەک بە یەکتان ماچ دەکەم برا و برازا خۆشەویستەکانم ئەی خوشکە باشەکانم ئەی کچە جوانەکانم کە لە مزگەوتەکەی ئافرەتاندان یەک بە یەکتان ئێوەش بەخێر بێن توخوا با بچینە خزمەت قورئان و ئاگامان لە دایک و باوک بێ هەز دەکەم کۆمەڵگەی کوردی بەداخەوە ڕێزی دایک و باوکی تێداکەم بووەتەوە هیچمان ئەوەی کە قورئان دەیفەرمێەوە ئەزانم وەکو خۆی جێبەجێمان نەکردو بەرامبەر بە دایک و باوکمان بۆیە شەوی قەدر پێمان دەڵێ بە ئاگا وەرنەوە هەر ئەوە نیە ئێمە هاتووینە مزگەوت ئەبێ بە شتێکەوە بڕۆینەوە دەرەوە بۆ ماڵەکانی خۆمان دەرسی ئەم شەمان کورد دەکەمەوە لە خزمەتی دایک و باوکە لە ڕێزی دایک و باوکە چونکە شەوی ڕێزە کە ڕێزت هەبوو لەگەڵ دایک و باوکە ژیانت پڕبەرەکەت دەبێ خۆی گەورە لە سوڕەتی ئەلیسراءدا دەفەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه پەروەردگار بڕیوێتیەوە پەرستش و بەندایەتی تەنها بۆ یەک کەسە کە ئەڵڵایە زاتێکی بێ هاوبەش تەنها پشت بۆ ببەستە تەنها داوای ڕۆزی لەو بکە تەنها داوای شیفا لەو بکە عیزەت و سەربەرزیت بەس بە ئەڵڵایە شکست و زەلیلیت هەر بە ئەڵڵایە تەنها ڕوود لەو بێ عیبادەتت کە کرد بیپارێزە لە هەر ڕیایەک لە هەر بەرچاوێنیەک خوایە خالیز بۆ تۆ بڕیاری پەروەردگارە هاوبەشی قبوڵ نییە هەر کارێک بەشێک زەڕێک هاوبەشی غەیری خوای تێدا بێ خواوەری ناگرێ ئەغنە الشوڕەکاء یعنی الشرکە نایەوێ بەڵام دوای عیبادەتێک و پەرستشێکی پاک و پوخت بۆ خوا دەفەرمێ وبالوالدین ئیحسانە هیچی تری بۆ باز نەکردووی کە چوویتەوە بەینی خۆت و خوا بەینی خۆت و خەڵک هیچ کەس لە پێش دایک و باوکتەوە نییە ئەی مرۆڤ ئەی بەندەکانی خوا ئاگاتان لە دایک و باوکتان بێت چاکەکار بن لەگەڵیاندا بۆشمان ڕوون دەکاتەوە خاڵ بە خاڵ ڕوونی دەکاتەوە قورئان کەمتر شتەکان ئاماژە پێ دەکات دەفەرمێ عەقڵی خۆت بخە کار و تێی بگە بەس ئەم بابەتی دایک و باوکە ئەوەندە گرنگە لە چەند وشەی کورت تا بەڵام لە دەرسی گەورەدا بۆمان ڕوون دەکاتەوە ئیما یەبلوغەنە عیندەکە الکیبەر ئەی بەڕێزم ئەو کاتە ئاگات زیاتر لە دایک و باوکت بێ زیاتر فۆکس و تەرکیزی بخە سەر کاتێک کە باوک و دایکت چۆتە تەمەنەوە عیندەکە لە لای تۆشە چێ لە ئێوە لە خزمەت دایک و باوکیایەتی قەد نەڵێ ئەو دەرسەم زۆر جار بە برا و برازاکانی خۆم وتووە نەڵێ من دایکم لە لای منە نەخێ بڵێ من لە خزمەتی دایکمدان قەد نەڵێ دایکم لە لای من بەخێو دەکرێ وەڵا باوکم لە لای منە بەعکسەوە هەمیشە بڵێ من ئەو شەرەفم پێ بڕاوە لە ناو خوشک و براکانمدا من لە خزمەتی دایکمدام من لە خزمەت ماڵی باوکمدام من لە خزمەت ماڵی دایکمدام نەڵێ ئەو لای منە ئەهەمان تۆ هەر مناڵە بچکۆلەکەی جارانی بۆ دایک و باوکت بە تایبەتی خوا دەفەرمێ کاتێک کە پیر بوو ئەلکیبەرە زۆر بە ساڵات وەکو مناڵی لێ هاتەوە ئەزانن بە ساڵات چووە کە بە ڕێزەکان وەکو مناڵیان لێ دێتەوە دڵناسک زوو عاجز بوو وەڕز بوو هەزار ڕەحمەت لێ بێ هەژاری مۆکریانی کە چەند جوان شیعرەکەی دکتۆر عەلی شەریعەتی لە فارسیە وەرگێڕاوە بۆ کوردی بە تام و چێژی کوردی کە دەڵێ کاتێک ئێمە مناڵین تۆ لە جووچک بێهێزتر بووی بێدەرەتان و پێستر بووی ئەو دێتە دەربەجوو کە جووک بۆ دان دەکوتێ پەل و دەنووک بەڵام تۆ پارچە گۆشتێ شل نەپل نەمل نەگوڕ نەتل لەناو بێشکە قەتیس و گیر مەڵچەی لێوت دەهات بۆ شیر زیقەت دەهات شیرت دەویست دەگریای دەبنە خۆت دەمیست ئەمەد منداڵی ئێستا چی لە پاش چەند ساڵێ چوویتەوە دەقی مناڵی چاو نابینێ دایک و باوکمان خوا ڕەحمیان پێ بکە پیرەکانمان ئاوایان لێ دێ چاو نابینێ گوێ نەئەژنەوێ دانت نەما شیرت دەوێ یەخسیری لە ناو جێگادا مۆرەغەت زەوی بەرنادا لە وەڕزیان ئاغڵەب خەوتووی بێهێز و پێز لە کار کەوتووی هەر سێ کارت ماوە لە ژیان خواردن و ڕینەوە و گریان ئەو کاتی کە باوکت لە وەڕزیان دایکە بە تەمەنەکەت زۆربەی کات لەسەر جێگاکەیە و چاوەکانی بە عینەکیش نابینێن گوێیەکانی دووسێ جا قسە دووبارە دەکەیەوە گوێی لێ نییە جاری وای حەفاظەی پێ هەڵدەگیرە لەبەر پاک و پیسی بەداخەوە ئەو کاتە زۆر جار بۆ گەنجێتی خۆی دەگریا کە سەیری وێنەکان دەکا کە یادگاری هاوڵەکانی فڵان کەسی ژمر بیری خۆی دەکاتەوە ئالەو کاتەدا دەفەرمێ زۆر ئاگال لە دایک و باوکت بێ ئەی موسڵمان ئەی گەنج کە پیرە و تۆ لە خزمەتیای لە ماڵەکەیە بەخێو دەکرێ ئاگال لێ بێ ئەحەدوهما یەکیان ئەو کیلاهمایان هەردووچیان سبحان الله ئەم تعبیری قورئانە چەند وردە هەموو ئامارەکانی دنیا وەرگرە
خوای گەورە بۆی ڕەحم بە بەندەکانی بکە بتوانێت جوان لە خزمەتی دایک و باوکیاندا بن بەو خوایە زۆر دەگمەنە لە 100 دەی نابینی دایک و باوک هەردووچیان بە یەکەوە بمێنن ئەحەدوهما یەکیان لەلا دەمێنێتەوە یەکیان پێش یەکیان وەفاتی کردووە زۆربەی کەس زەست دایکی لاماوە زۆربەی کەس دایکی وەفاتی کردەوە باوکی لاماوە ئەو کیلاهما یان جاری وایە بە کەمی هەردووچیان لەلا دەمێننەوە هەردووچیان پیر و پەک کەوتە بوون لە لای تۆ خوای گەورە دەفەرمێ ئاگەر لەم سێشتانە لەمانە بێ یەکەم فەلا تەقل لەهما ئوفین بە بچووکترین قسە ئازاریان نەدەی ئوف یعنی هەر کەمترین مەجال نەماوە بۆ دایک و باوک بەس بڵێ ئۆف لە دەستت تەواو خوای گەورە لێ عاجز دەبێ دووەمیان ولا تەنهەرهما پیان هەڵنەشاخەی بەسەریانە دەنگ بەرز نەکەیتەوە وقل لهما قولا كريما وشي جوانيان لقل بكار بينا ابن كثير رحمة إخوالي بالله فرما أي لينا طيبا حسنا هر قسەیەک لەگەڵ دایک و باوکە بە تەمەنەکە تاکرد دەبێت سێ سیفەتی تێدا بێ قسەیەک بێ ئەو پەڕی نەرم بێ من قسە بۆ ئێوە دەکەم حەز دەکەم قسەکانم نەرم بێت بۆی بچێتە دڵەکانەوە قسەی دایک و باوک دەبێت لەگەڵ یابیکەی هەڵبژاردەی قسە نەرمەکان بێ حتا بۆنیان خۆش بێ بۆنی ڕێز و حرمەتیان لێ بێ ئەبێت جوانترین وشە و ناسکترین وشە بێ سعدی دەفەرمێ بتەئەدب وتەوقیر وتعظیم وەکو لەبەر گەورە پیاوێکی دنیادا قسە دەکەی شاژنی هەموو دنیا میوانە و لە ماڵەکەتا دەست لەسەر سنگ و حرمەتی دەگریت چۆن قسەی جوان هەڵدەبژێری بە ئەدەبەوە دەبێت ئاوا لە خزمەت دایکتا قسە بکەی ئاوا لە خزمەت باوکتا قسە بکەی نابێ پیا هەڵشاخەی يلذ على قلوبهما تشيش بگەیەنی بە دڵیان قسەی وایە دڵت فەرەحی پێ دەکەوێت ئەوەندە شیرین و خۆشە ئەبێ ئاوە قسەکانت دڵی دایک و باوکت ئاو بدا و چێژی پێ ببینێ واخفض لهما جناح الذل من الرحمة چوارەم دەفەرمێ باڵی میهرەبانیان بۆ ڕاخە هات چۆن تەیرتان بینیوە کە باڵەکانی بەسەر بەچکەکەیادا بۆز بۆی عەزیەتی نەبێ گەرمای نەبێ سەرمای نەبێ ئازار نەدرێ ئاوا باڵی میهرەبانی بۆ دایکت ڕاخە سبحان الله لم قرآن چەند وردە من الرحمة بس من الرحمة خەتی بە ژێرا بێنن دەرسی ئەوە دەداتێ ئەبێ بەس لەبەر دووشت بێ ڕەحمەة واحتسابا للأجر بەس لە ناخی دڵەوە ڕەحم و سۆزت بکڵێ ئەوە دایک و باوکمە لە هەموو کەس ئازیزترمە لە ڕەحمەوە خزمەتی بکەی دووەمیشیان بڵێ خوایە گیان تەنها لەبەر پاداشتی تۆ ئەم کارە دەکەم کە لە خزمەتی دایکمام کە لە خزمەتی باوکمام و بەدەستی خۆم پاروی بەدەمەوە دەکەم و پاکی دەکەمەوە هەر کەسێک لالی لە خەوفی نابێت ترسی لۆمەی خەڵک وا لێ بکە کاکە با بەیانی نەڵێن باوکی فڕێداوە وەڵڵی کاکە لۆمەی خەڵک دوای بڵێن دایکیان پێ بەخێو نەکرا بەخوا لەبەر لۆمەی خەڵک بێ ئەجرەکەت بۆ نانووسرێ سبحان الله ولا ئەوی ڕەجائی یان بڵێن کاکە گیان چێ باوکو دایکمان بە پیری بەخێو دەکا با خانوەکە لەسەر ئەو تاپۆ بێ لەبەر تموحی خانوەکەی و مڵکەکەی و پارەکانی و میراتەکەی نەوەک دوایی بەشت لێ دەرکەن ئەگەر لەبەر ئەوە خزمەتی دایکت بکەی خوا دەفەرمێ نامەوێ بەڕێزان دایک و باوکی لە هەموو خێر و خێراتێک دەرکرد نابێت زەکاتیان بدەیتێ نابێت سەرفترایان بدەیتێ دەبێ بڵێ هەموو ماڵەکەم لە خزمەتدایە خۆم لە پێش ماڵەکەمەوە لە خزمەتتامدایە گیان خۆم لە پێش ماڵەکەمەوە لە خزمەتتان باوە گیان جا من چێم ئەگەر تۆ نەبی من الرەحمە ئەگەر یەک مەبەستی تری تێدا بێ خوای گەورە قبوڵی ناکە لەبەر میرات و خانوەکەی نەبێ ئێستا دەبیستم جاری وا هەیە باوک بۆیە بەخێو کراوە کاکە چێ بەخێویان دەکات تاپۆی خانوەکە بۆ سەر ئەو بێ ئەوەی تری تااقەتی نییە وەڵە هیچتان نادرێتێ ئەویان بەخێوی دەکات بەخوا پاداشتەکە دڕۆی بەس لەبەر خاتری خوا لەبەر وەفای دایک و باوکایەتی دەبێت لە خزمەتیان دابی پێنجەم وەقل ڕەبی ڕحەمهما کەما ڕەبەیانی سەغیرە دایمە دوعایان بۆ بکە یا ڕەبی خوایە گیان ڕەحم بە دایک و باوکم بکەی دایم ئەو دوعایە بۆ دایک و باوکتان بکەن ئەحیاء و ئەمواتن ئەگەر لە دایک لە ژیانایە و باوکت لە ژیانایە ئەویش دەبێت وریای دوعاکردنەکە بی ئەگەر نەخۆشە و لەسەر جێگایە نەچی لەلایەوە بڵێ خوا ڕەحم بە دایک و باوکم کە وا تێبگا لێی بێزاری بڵێ خوا زوو بمرێ چاو لێیە ئەبێ بچی بە چاوی پڕ لە فرمێسکەوە لەو دی دوعاکە بکەی نەوەک دایک دوا تێبگا بۆ خوا ڕۆڵەکانیشم بێزار من خوا ڕەحمی پێ بکە یعنی خوا زوو بمرێ ئەوە دڵت بریندار کرد خۆ دوعای خێرە دەبێت بە دوعاش دڵی بریندار نەکەی لە پەناوە بۆی بکە لە نیوەی شەوا بۆی بکە خوایە زەلیلی سەر جێگای نەکەی خوایە بە پاک و پوختی بژیا لە مزگەوت و عیبادەت و زیکری خوادا نەبڕێ خوایە عەقڵەکەی لە دەست نەدا و لە زیکر و یادی تۆدا نەبڕێ لە قسە جوانەکانی بێبەش نەبین لە دوعا خێرەکانی بێبەش نەبین خوایە چۆن ئەو ڕەحم و بەزەی هەبوو بەرامبەر بە من لە مناڵیا خوایە ئەوە ڕەحم بە دایک و باوکم بکە ئەبێ ئاوا دوعا بۆ دایک و باوکمان بکەین ئەگەم بردووشن بەردەوام قەل لە یادیان مەکە بەردەوام بەس ئەو دوعایە بەسە خوایە ڕەحم بە دایک و باوکم بکە ئەمە نازانی یعنی دوعاکان قورس نین هیچی تر ماڵێ خوایە ڕەحم بە دایک و باوکم بکە جاکە ڕەحمی خوال لەگەڵ بوو یعنی خوایە لە گوناهەکانی خۆش بە خوایە پلەی لە بەهەشتا بەرزکەوە
ئەوەش هەموو ئاواتی ئینسانی ئیماندارە لە دنیا و لە قیامەتە. هەر کەسێ بەڕێز بێ بەرامبەر بە دایک و باوکی خوا بەڕێزی دەکا، لای خوا بەڕێز دەبی، وەڵڵاهی لای خەڵکی بەڕێز دەبی. هەمومان پێمان خۆشە خەڵک ڕێزمان لێ بگرێ، هەمومان پێمان خۆشە لای خوا بەڕێز بین، دوعامان گیرا بێ. ماڵەکەی خۆت پێت دەڵێ، سەیری خۆت کە یەک بە یەک لە منەوە بۆ جەنابتان چەندە ڕێز لە دایک و باوکت دەگری، وەڵڵاهی ئەوەندە بڕێزی لای خوا، ئەوەندەش خەڵک ڕێز لێ دەگرێتەوە لە ناو کۆمەڵگادا. ئوەیسی قەرەنیتان هەمووتان بیستووە، خەیر التابعینە، بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم نەگەیشتووە لە زەمانەکەی ئەوی شاژیە. خۆشەویست لە مەدینەوە باسی دەکا، کابرایەکەیە لە کوفەی عێراق، من تا ئێستا بەڕێوڕوو نەمدیوە، نەبوو بە سەحابی. فەرمووی توخوا ئەو پیاوە زۆر خوا و پێغەمبەری خوای خۆش دەوێ، خوا و پێغەمبەری زۆر ئەویان خۆش دەوێ. ئیمامی عومەر فەرمووی چی بکەین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ فەرمووی ئەی عومەر لەوە چێ تۆ بیبینی؟ ئەبوو بەکر نایبینێ، معجزەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. عومەر تۆ دەیبینی. فإن استطعت أن يستغفر لك فافعل. ئەگەر عومەر پێی گەیشتی ئەوەی سد بینی، توانیت قەناعەتی پێ بکەیت، داوای لێ خۆشبوونت بۆ بکا، بڵێ خوا لە عومەر خۆش بی، داوای لێ بکە، بڵێ تخوا دوعام بۆ بکە. سبحان الله. عومەری کوڕی خەتاب، ئەو کەسەی لە دوای ئەبوو بەکری سیدیقەوە ئیمانی پڕە و پڕی زەوی و ئاسمانەکانە، ئەم قورئانە جاری وایە شایدی بۆ قسەکانی ئیمامی عومەر داوە. ئەی عومەر ئەگەر چووی بە خزمەتی ئوەیس گەیشتی، داوای لێ بکە، بڵێ خوا لە عومەر خۆش بی. فەرمووی ئەی پێغەمبەری خوا، هەرچی سەحابەیە و منی تۆ سەرمان سوڵماوە، ئەم ئوەیسە چی کردووە لە دنیادا؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تەنها لەبەر یەک شت، لەبەر یەک شتی کردووە بۆ خوا، لەه والیدەة هو بها بەڕ، یەک پیرە دایکی هەیە لە دنیادا، باوکی نەماوە، بێعەشرەت و بێکەسە، بێ پارە و بێ سەرمایەیە، بەڵام ئەوەندە لە خزمەت دایکیا جوان دەژی، بە دوعا خێرەکانی دایکی خوا وا بەرزی کردوێتەوە. عومەر تۆ بچۆ داوای لە خۆشبوون بۆ لە خوا بکە. بەڕ، بەڕێزان کە دەڵێ بر الوالدین، بر الوالدین نێن پارە و کەباب بۆ دایکت بەری دۆزیلی بۆ بکەی، بر یعنی ئەو ئوەیسی قەرینی یەک عادەتی هەبووە، ئینشاءڵڵا جەنابیشتان لەوانن. ئەو دایکەی پێی نەوتوە وا بکە، سەیری کردووە دایکم لە مناڵیەوە بە چی من خۆشحاڵە، پێش ئەوەی پێم بڵێ دەچم ئەوە دەکەم، بزانم دایکم بە چی ناڕەحەتە، نەیکتووە وامەکە، بەس بزانم دایکم بە چی ناڕەحەتە لە ژیانمان نایکەم. ئەوە بێڕ الوالدینە. ئەینا کە لێت تووڕەبوو تامی نامێنێ کە خۆی لێ عاجز کردی. ئەو ئوەیسە دایکی پێی نەوتەوە مەچۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام لە مناڵی و ئەزانێ دایکی چونکە باوکو برای خوشکی تریشی نەبووە، چەند هۆگری ئەم کوڕەیەتی، چەند بێکەسن و ئەم کوڕە نەبێ لە دنیادا شکی نابا دوای ڕەحمی خوا. زانیەتی دایکی یەک شەو بەبێ ئەو ئۆخرە ناگرێ. ئەینا خۆ دایکی نەیوتۆ مەڕۆ بۆ مەدینە، بەبێ ئەوەی دایکی پێی بڵێ ئەو زیارەتەی خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەست چوو، بە چاوی نەیبینی نەبوو بە سەحابە، لەبەر خاتری دڵی دایکی. مادام دایکم پێی خۆش نییە یەک شەو لە خزمەتیا دوورکەمەوە، شەر بێ ناچم ئەگە بۆ خزمەت پێغەمبەریش بێ صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا لە مەدینەوە خوا ئاگاداری دەکا، ئەو پیاوە زۆر بەڕێزە لای خوا، بەس لەبەر حرمەتی دایکی. دایک گاڵتەیە، باوک گاڵتەیە. ئەی ئەم هاتنەی ئێمە بۆ ئەم مزگەوتانە بەڕێزان بەم نیوەشەوە لە ماڵەکانی خۆمانە لە جێگاکانمان هاتووینە دەرەوە، هەر مەبەستەکە ئەوە نیە خوا لێمان ڕازی بێ. لە ماڵەکەی خۆتا لەبەر پەنای خۆتە، لە دەستی خۆتایە. لە کتێبی سەودای سینەیەکی پڕخەم مامۆستای خۆشەویستمان دکتۆر جەعفەر گوانی کە لەم شاری هەولێرە خەتیبێکی بەناوبانگە، مامۆستای زانکۆشە، دکتۆر جەعفەر گوانی کتێبێکی هەیە سەودای سینەیەکی پڕخەم، لە لاپەڕی 721 باسی ژیاننامەی ئەو کەسە دەکا کە کتێبەکەی بەناوەیە. مامۆستایەکی بەناوبانگە و ئێستا لە ئەمریکا دەژی بەبێ ناوهێنان. ئەو پیاوە باسی ژیانی خۆی دەکا، ئەڵەش لە ژوورێکی بچکۆلەدا دەژیام، تەلەبەی داخلی بووم لە زانکۆ، لە ژوورێکی بچکۆلەدا دەژیام. میوانێکم هەموو هاوڕێیەکم لە گوندەکەی خۆمانەوە هاتبوو، هات بۆ لام بۆ شار. ژوورەکە ئەوەندە بچووک بوو، هاوڕێکەم من خۆم خافڵان تا خەوت. ئینسانێکی مولتەزیم بووەکو ئەم گەنجە جوانانەی مزگەوت، لە خەویشان مڕاعاتی سونەتی کرد، سەری کردە لای قیبلە و قاچەکانی کردە ئەولاوە. سەرەی خەوتنی من هات نەمزانی چۆن بخەوم، بۆ نەمزانی چۆن دوو کەس هەر لە ژوورێکە قابلە جیان نەبێتەوە. بیرم کردوانێ ئەگەم من سەر بکەمە لای هاوڕەکەم قاچ بکەمە قیبلە نابێ قاچ بەرەو قیبلە ڕاکێشم، لە ژیان مەڵە سەرم قاچم بەرەو قیبلە ڕانەکێشا لەبەر حورمەتی کەعبە، چۆن قیبلەی نوێژم بێ و قاچی بەرەو ڕوو ڕاکێشم. مڕاعاتی ئەوەم کرد، سەر بکەمە لای قیبلە و سونەتی بخەوم، قاچم دەچێتە بەردەمی هاوڕێکەم و میوانەکەم، وەڵڵاهی ئەویش بێ ئەدەبیە، قاچم بخەمە بەردەمی هاوڕێکەم و لەبەر لوتی ئەویشم پێ جوان نەبوو. خوای جان ئاوا دەخەوم کتێبخانەکە و قورئان ئەو هەموو حەدیثە لەو کتێبخانەدایە، قاچم بخەمە لای قورئانەکان، بۆ قورئانی ئەواش ناتوانم بخەوم.
یەک لامایەوە نەقیبلەیە نەسەری هاوڕێیە نەکتێبخانە و نەهیچی لێیە دیوارێکە ویستم خەوم یەکسەر بیرم هاتەوە با بزانم گۆڕستانەکەی کە باوکمی لێ نەژراوە شارەکە لێمان نزیک بوو سەیرم کرد گۆڕستانەکەی کە باوکمی لێ نەژراوە ئاڕاستەکەی وایە وەڵڵاهی لەبەر حرمەتی گۆڕی باوکم خاچم ئاوا درێژ نەکرد بەس لەبەر خاتی قەبرەکەی باوکم هیچی تری لێ نەبوو هیچ شتێکی تر بەس گۆڕەکەی باوکم لەوێ بوو ئەڵێ لە هەر شوێنێکی وڵاتە ژیابم تەنانەت لە دەرەوەی وڵاتیش ئاڕاستەی قیبلە دەدۆزمەوە ئەو قەبرستانی باوکمی لێ نەژراوە تا ئێستا قاچم بەرەوەی ڕانەکێشاوە بەڕێزانەوە مرۆڤانێکن ئێستاش لەسەر زەویدان و وەیسەکانی زەمانن ئەی گەنج ئەی چۆن دڵت دێتەوە باوکت لەوێ و قاچی ئەوەندە بردوتە پێشەوە لەسەر قەنەفەکە قاچی لەسەر قاچداناوە شەوی قەدر بەس بۆ ئەوەیە ئەو ئەمانە زیندووکەینەوە دەبێت مزگەوتی ڕێگای بەهەژ ئەوەیە ئەو ئاکارانە بکە خوا بە ئەوە لێت ڕازی دەبێت نەک لە ژیان ما قاچم لە بەردەم تا ڕاناکێشم لە قەبریشە جا قەبر خوازانە چەند کیلۆمەتر لێو شارە دوور بوو ئەی چەند سەد کیلۆمەتر دوور بێ بەس بزانم باوکم لەوێ نێژراوە ئاڕاستەی ئەوە ئەڵێ وەڵڵاهی تا بەیانی جا ڕۆژەکەشی لە زانکۆ بووم چەند ماندوو بووم ئەی چەند ئازاری قاچ و قلم هەبوو حتا بەیانی ئەوە خۆم کروژگە کردو بە دانیشتەوە شەوگار بە خەوە نووسکە بردمە سەر بەس لەبەر خاتی قەبرەکەی باوکم قاچم ئاوا درێژ نەکەم ئاگاتان لە دایک و باوکتان بێت تا لە ژیانان لە مردنی شاڕێز لەو قەبرستانە بگرێت کە باوکتی لێ نەژراوە ئەوانە ئەمانەتی خوان لە نیشانەکانی قیامەت ئەوەیە کە بێحرمەتی بەرامبەر بە دایک و باوکت دەکرێت خۆشەویستم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیح بوخاریدا کە جوبریل لێی پرسی نیشانەکانی قیامەت چییە فەرمووی ئەن تەلیدە الئەمەة رەبەتەها فەرمووی وەڵڵاهی لە نیشانەی قیامەت وەکو مامۆستا نووری فارس لە تاج الوسولا لە بەرگیەکە لە لاپەڕەی سێنزە ئاوا کردوویەتی بە کوردی حەدیثەکە بە چاوی منداڵ بە چاوی کارەکەر و نۆکەر تەماشای دایک و باوکیان دەکەن فەرمووی ئەوە نیشانەی قیامەتە ئەوە نیشانەی ئەوەیە شیرازەی دنیا تێک دەچێ وەڵڵاهی خێر و بەرەکەت نامێنێ ئەها هەموو کەس پێمان دەڵێ وەڵڵاهی مامۆستا خێر و بەرەکەت نەماوە هەر وەختێ بینیت منداڵ بە چاوی خزمەتکار و نۆکەر سەیری دایک و باوکی کرد خێر و بەرەکەت لەو شار و وڵاتەیە دەڕوە خێر و بەرەکەت لە ژیانە کۆتایی پێهات بەڕێزان ئەگەر دایک و باوک لەلایەن مناڵەوە وەکو خزمەتکار و نۆکەر سەیری کرا بەداخەوە بۆیە حافظی ئیبن حەجەر لە فتح الباریدا لە مجلدی یەکدا لە لاپەڕەی 153دا دەفەرمێ كثرة العقوق من الأولاد والأمور تنعكس بين يدي الساعة فيعامل الولد أمه معاملة السيد لأمته من الإهانة والضرب والاستخدام فالموي أول النشانة كان قيامتك رسول الله صلى الله عليه وسلم باسي كرد كإنسان والدايكي بخرة وأبزاني أو أم آغاية أو إيش خزمتكار وكويلي بردمي مالكيتي فموي وإلي دي خلق لدايكو باوشي دادا وای لێدە سوکایەتی پێ دەکا وای لێدە ئادایکە بڕەوە هینەم بۆ بێنە لە زیاتیوە دایان لە خزمەتتام ئەبڕۆ حاجی ئای ئەو وشەیە کە پێ قەڵسم کورد ئەوانەی نەدەزانی هەموو لە فلیمی بێدینەوە فێری بوون چۆن بە باوکت دەڵێ حاجی چۆن بە دایکت دەڵێ حاجی ژن ئەوە بۆ خەڵکە ئەوە ڕێزە حاجی و حاجی ژن ڕێزە بەس دایک دەبێت ئیلا دایک گیان ئیلا باوە گیان هەر کەسێک ئێوە لەوانە بەدورن ئەوەی کردوێتی تۆبەی لێ بکا کە بە باوکی و تۆ حاجی کە بەدایکی و تۆ حاجیژن بەس دایگیان و باوەگیان حاجی و حاجیژن ئەو پەڕی ڕێزە بەس نابێ بۆ دایک و باوک بۆ ئەو مافت نییە بەوانە یانبەری ئەوەش ئیهانەیە ئەوەش سوکایەتیە دایک و باوک تا خۆن نەبی بە دایک و باوک بە هیچ بڕوا ناکەی بەس بەوە دڵی دەحەسێتەوە بڵێ باوەگیان بەس بەوە دڵی دەحەسێتەوە بڵێ دایگیان نابێ حاجی و حاجیژن هەی ئەوانە نازانم خوا هیدایەتیان بداوە دوعای شەڕ نەکەم لەو شەوەدا کە ئەم وشە خراپانەیان هێنایە ناو کۆمەڵگەی ڕەسەنی کوردی و کەسانی بەڕێزی وەکو جەنابتانەوە ئینە ئێوە لەوانە دوورن بڕوانە خۆشەویستم چۆن بی بۆ دایک و باوکت ئەولادەکانی شدوا دەبن بۆت نووسەری بەناوبانگی جیهانی دکتۆر حەسان شەمسی پاشا هەزار ڕەحمەتی لێبێ و خوا بیپارێزێ ئەو تەبیبە و ئەو بانخوازە ئیسلامیە کە ئێستا کتێبەکانی دنیایان پڕ کرد لە عیلم و بەرەکەت کە دکتۆرای هەیە لە زانستی نەخۆشیەکانی دڵە بەڵام شەو ڕۆژیش لە خزمەت قورئانەکەدایە چەند جوانە تۆ پزیشک بی وەکو ئەم پیاوە کتێبەکانت دنیا پڕکا لە عیلم و معریفەت دکتۆر حەسان شەمسی پاشا کتێبێکی هەیە بەڕێزان بە ناوی قیمە منتەهوی النەجاح لە لاپەڕەی 22دا یەک بابەتی تەرخان کردووە یەک کەلیمێ بەڵام زۆر جوانە شەقیقانی لا یەفتەریقان بەڕێزینە دووشت هەن قەت قەلێک جیان نابنەوە جا ئەم کتێبە مامۆستا ئازاد عەباس گلێجالیش بە ناوی لوتکەی سەرکەوتن کردوێتی بە کوردی دیسان هەر لە لاپەڕەی 22 ترجمەکەشیدا مامۆستا عەباس دەڵێ شەنگەڵە بارەکەت هەیە ئەو شەکەی ئەوە کردو بە کوردی شەقیقانی لا یەفتەریقان یعنی شەنگەڵە بارەکەت نەتان بینەوە دوو خار بەیەکەون ئێمەمان کوڕی لادەین ئەها دوو خار بەیەکەون دوو ترۆزی بەیەکەون دوو میوە بەیەکەون لێک جیان نابنەوە ئەڵێن شەنگەڵە بارەکەت بە کوردی خۆمان
نووسری بەناوبانگ دەفەرمێ ئەم دوانە قەت وەکو ئەو دوو میوەیەوان ئاخر لێکیان بکەوە تەواو یعنی سەقەت بوون هەردووشیان بەیەکەوە بەرەکەتەکان بەیەکەوەیە دوو بەرەکەتانن بر الوالدين والنجاح في الحياة بيك بعادت أقدت يسركوتو بلا جيانا لخدمة دايكو باوك دا بجواني أم دوانا قد خليك دانا برين هر کسی بجوانی لخدمت دایکو باوکی دای به والله سرکوتوی جیان خواه همو آوات کانی دیانه تجی لهمو لم پر کان رزگاری دکا لهمو تنگانه کان دی به هواری و ام دوانه لیک جیانا کرینوا دکتر حسن شمسی پاشا لکوتایی دا لم بابت دا لاپری 23 کتابه کیدا داله اما خوی که شاهدی بوا الله لسوريا الذي مشقى كرك هبو لقل باوكو دايشي دجا تاقا كريان بو كام دایکو باوکە دڵیان بەم تاقانەیە چەند خۆش بوو سێبەری سایەمان دەبێت لە پیریدا بەداخەوە باوک زوو مرد جا ژن حەز بە بێنازی ناکات تا ئەو کاتەی مێردەکەی نەمرێ ئەی خوشکانم کە شەوی قەدرە و گوێتان لە دەنگمە توخوا ئاگاتان لە مێردەکانتان بێ وەڵڵاهی 100 کوڕت هەبێ 100 کچت هەبێ بە پەنجەیەکی مێردەکە بدابێ بۆت توخوا لەبە خاتی کوڕ و کچ و براوت باوک هیچ کەست مێردەکەت مەڕەنجێنە ژن بەس ئەو کاتە لێی دەقەومێ کاتێک کە هاوسەرەکەی لەدەستدا مێردەکەت خراپیش بێ سایە و سێبەری لە هەموو کەس باشترە بۆ تۆ کردەواری دانگون نانی مێرد بێمنەتە فعلەن بێمنەتە ئەم دایکە مێردەکەی مرد دڵی دنیای بەم کوڕە خۆشە ژنی بۆ هێنا بازنەکەی دەستی بۆ فرۆشت ئاڵقەکەی دەستی بۆ فرۆشت ماڵی بۆ پێکەوەنا بەڵام هەرەوەتە دووسێ مناڵ پەیدا بوون بۆڵە بۆڵی ژن و مناڵ دەستیان پێکرد پیرێ ژنە و دەقۆخێ و دەسەر نانەکە نانمان پێ ناخورێەوەی خۆخۆڕی هەیە و کوڕە هات دایکی خستە پاشی سارەکەیەوە بردی لە خانەی بە سەڵات چۆن تەسلیمی کرد لەوێ پارەی بۆ دادەنا بە حیساب شتی بۆ دادەنا چەند ساڵێک دایک بە حەسرەتی بینینی ڕۆڵەکانیەوە بە حەسرەتی بینینی نەوەکانیەوە ئای ئەو دایکە چەند خەیاڵ و خولیای هەبوو کوڕەکەم ژندێنێ جا مناڵی دەبێت جا مناڵەکانی بەیەکەوە دەژین جا لە ئامێزیان دەگرم بەڵام هەمووی بوو بە بڵقی سەر ئاو کوڕە ئێستا لە خانەی بە ساڵات چوان دایناوە ئەوانەی لە خانەی بە ساڵات چوانیش خزمەتی ئەو پیر و بەتەمەنانە دەکات ئەو پەڕی جێگەی ڕێزن بەس بەخوا هیچ کەس نابێتە ماڵەکەی خۆت هیچ کەس نابێتە کوڕ و کچەکەی خۆت هیچ کەس خزمەتی ڕۆتینی هیچ نییە عەتف و سۆز ناخ پێویستی بە تێربوونە پێش گەدا پێش جلوبەرێک پێش سفرە ڕازاوە ئەبێت ناخت تێر بێ سۆزت تێر بێ ئەم پیرێژنەیە دایکە داماوە ئەو پیرێژنە دەم بە زیکرە پاک و خاوێنە بەداخەوە لە ماڵەوە جێی نەکرایەوە لە سەرمەرگا بوو زۆر وەزعی خراپ وتی توخوا تەلەفۆنێک بۆ کوڕەکەم بکەن بابێ سرم لێدا کە هادوتی دایە گیان چیت دەوێ وتی وەڵڵاهی ڕۆڵی گیان بەس بەختەوەری تۆم دەوێ ڕۆڵی دایە ئێستاش تۆ هەر مەلۆتکەکەی جارانی لەبەر چاوی دڵی دایکت تۆ هەر شیرینەکەی دایەی هەر خۆشم دەوی تۆ لە ماڵەوە منت دەرکرد بەس من لە دڵما تۆم دەرنەکرد تۆ دەرنەکراوی لە دڵی من دایە گیان کوڕی شیرینم یەک داواکاریم لێتە تو خواگەر ئیمکانێتت هەیە پانکەیەک بێنە بۆ ئەم بخانەی بە سەڵات چوانە یەک پانکەی بۆ بکڕە یەک موبەریدەی بۆ بکڕە لەگەڵ یەک سەلاجەیە وتی دایە گیان تازە پانکە موبەریدە بۆ تۆ چی سەلاجەت بۆ چییە خۆ وا خەریکە دەمری وتی ڕۆڵە گیان ڕاست دەکەی من تازە سوود لەم پانکە موبەریدەکە نابینم سوود لە سەلاجەکە نابینم بەڵام کوڕی شیرینم ئەزاری لەم خانەی بە ساڵات چوانەیە چەندم گەرما بینی شەوگار خەوم لێ نەدەکەوت لە گەرمانە چونکە پانکەم و بەریدەی لێ نەبوو ئای ڕۆڵی گیانێواران نانمان نادەنێ خواردنی نیوەڕۆگە سەلاجەیەکە بۆیە پاریۆکمان گەرم دەکردەوە ئێوارە لە سەلاجەکە دامان نەدەترشا ئای چەند شەو بە برسێتی خەوم لێزڕا لە برساندا ڕۆڵی گیان بەڵام من ڕۆژگاری هەژاریم دیوە من بەرگەی گەرما و سەرما و تینوێتی و برسێتیم گرت و دەشیگرم ئەم چەند ڕۆژەی ژیانم ماوە بەس خەمی تۆمە تۆ وتی ڕۆڵی گیان خەمن نەبێت لە ماڵەوە باشترین موبەریدە و سپلیت و پانکە و هەموو شتێکی لێیە باشترین سەلاجەمان هەیە کوڕ دەوڵەمەند بووە وتی ڕۆڵی گیان دەزانم هەتا بەس خەمی تۆمە منداڵەکانت بتێنن بۆ ئێرە ڕۆڵی گیان چۆن تۆ منت هێنا بۆ ئێرە بەو خوایە خەمیەوەمە مناڵەکانت دەتێنن بۆ ئێرە چیت چاندۆ دەیدوریتەوە بەوەی نێ ئێستا گەنج و جوانی پیر بووی قێزت لێ دەکەنەوە وەکو من توخوا ڕۆڵە گیان من بەس ئەو کاتە خەمی تۆمە توخوا تا نان هێناوی بۆ ئێرە پانکەم و بەریدە و سپلیتی بۆ دابین کە و سەلاجە و خواردن و ئاوی ساردی بۆ دابین کە ئەو کاتەم لە بیرەکە هێنانی و شەوگار لە گەرمانە و لە سەرمانە خەول لێ نەکەوێ لەبەر برسێتی نەتوانی شەو بکەیتەوە دایکەکە مرد ئاخر هەناسەیدا بەڵام تازە چی کوڕەکەم جا بە ئەژنۆی خۆی کێشا بەخوا ئەتێنە هەمان شوێن
ڕۆڵەجان بەس خەمی تۆمە دایک لەو کاتەشا خەمی تۆیەتی لەو کاتەشا خەمی تۆیەتی کە تۆ لە ماڵ دەرت کردووە ئەو ناتوانێت لە ناو دڵیا دەرت کە بۆیە ئاگال لێبێ کۆتایی قسەکانی ئەم شەوم لە شەوی قەدرە لە شەوی ڕێز و لە شەوی پێزە شێ دەیەوێ بەڕێز بێ لای خوا و لای خەڵک لای هەموو دنیا شێ دەیەوێ کەوا ژیانی پڕ بەرەکەت بێ بڕیار بدە ئەگە دایک و باوکت لە ژیانایە و لەم شارەدا وێستا دەچیتەوە ماڵەوە ڕەحمەتی خوا لەو کەسەی ئەیکا بە واجب لەسەر خۆی ئەس ئەم شەو ئەمەندە بکەن هیچ کەم لێتان ناوێ چوویتەوە دەستی دایک و باوکت ماچکە یەک سەبڕە دەستی دایک و باوکت ماچکە ئەگەر ئەو کەسەی کە دەستت بە دایک و باوکت ناگە یەکسەر نامەیەکی دەنگی بۆ بنێرنەوەک لە خەوا بێ بڵێ دایەجان خۆشم دەوی باوەجان خۆشم دەوی دەستەکانت ماچ دەکەم یەکسەر نامەیەکی تخوا بۆ بنێرە ئەو هەموو نامە بەو مۆبایلە بێ خێرت دەنووسی بۆم لاولا یەک نامە بۆ دایکت بنێرە هەر ئێستا بڵێ دایەجان بە قوربانت بم باوەجان دەستت ماچ دەکەم گەرنم ئازاکە لەکەم و کوڕیەکانم ئەگەر لە ژیانە نەماوەندە دەستت چوون هەر ئێستا دوعای خێریان بۆ بکە ئەو دوعانی تۆ بە دایک و باوکت دەگا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە قیامەتە زۆر کەسەیە پلەی هەرە بەرزی لە بەهەشتا ئەدرێتێ هەڵێ یا ئیلاهە یا رب العالمین مەمنونی لوتفتم بەس وەڵڵاهی من ئەوەندەم چاکە نەکردبوو لە دنیادا ئەم شوێنە بەرزەم لە قیامەتا پێ بدرێ خوا دەفەرمێ هی خۆت نییە کوڕەکەت کچەکەت لە دوای خۆت هەموو ئەوەندە دوعای بۆ کردی خوایە ڕەحم بە باوکم بکە خوایە ڕەحم بە دایکم بکە هەر دوعایەکت بۆ کراوە پلەیەک بەرزم کردویتەوە لە بەهەشتا ئەم شوێنەی دوعاکانی ئەولادەکانتە ئێستا دوعا بکە بۆ دایک و باوکت بڵێ خوایە ڕەحم بە دایک و باوکم بکە لە ژیانە نەماون ئەم شەو بڕیار بدە سەدەقەیەکیان بۆ بکە ئەو سەدەقەیە دەچێتە سەی تای تەرازۆکانیان تازە هەموو پارەکانی دنیات بە دایک و باوکت ناگا بەڵام خوای ئەرحەم الراحیمین دەرگاکەی نەبڕیوە وەکو بیخەیتە بەردەستیان یارمەتی هەژارێک پرۆژەیەکی خێری مزگەوتێک مەکتەبێک نەخۆشێک داماوێک هەتیوێک بێدەرەتانێک قەرزارێک ئەو هەموو خێرەی لە وڵاتەدا هەیە ئەزیزم بڵێ خوایە هەر لە نێتی دڵی خۆشتا خوایە ئەمە بۆ دایک و باوکم هەدیە بێ واللهی یەکسەر لە قەبرەکەیە پێش شادمان دەبێ یەکسەر لێت ڕازی دەبێ ئەگەتان لە دڵی دایک و باوکتان بێ ئاگامان لە دڵی دایک و باوکمان بێ با بەڕێز بین با بە پێز بین والسلام عليكم ورحمة الله وبركاته